Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که گرامانتان ویدیویکی نودا. لەم ڤیدیۆیە باسی 5 ئیدیەمی گرنگەکەین. لە ڤیدیۆکانی پێشتری تایبەت بە ئیدیەم باسی ئەوم کردووە کە زانینی ئیدیەم زۆر گرنگە چونکە مانای وشە بە وشەی ئەم ڕستەیە لەگەڵ مانای ئیدیەمەکەیە جیاوازە. واتە ئەگەر تۆ هەموو وشەکانی ئەم ڕستەیە ماناکانیان بزانیت مانای ئیدیەمەکە ناگەێنێت. بۆیە ئەبێت مانای ئیدیەمەکە بزانیت بۆ ئەوەی کە لی تێبگەیت و let's get started. ئیدیەمی یەکەمان born with a silver spoon in one's mouth. Born with a silver spoon in one's mouth. ئەمە یعنی چی؟ ئەگەر بەوشە بیاکەین بە کوردی واتە کەسێک کەوچکێکی زیوی لە دەما بێت کاتێکە لە دایکە بێت. بەڵام ئەمە مانایەکی وای نییە. ئەمە وەکو ئیدیەم ماناکەیەوەیە کە کەسێک لە خانەوادەیەکی دەوڵەمەند لە دایک بێت. خۆمان لە کوردیە ئیدیەمێکمان هەیە کە ماناکەی زۆر لەمەوە نزیکە کە ئەویش ئەڵێی کوڕی حەمەقەدۆی مووسڵە. ئەمە لە کوردیشە هەماشتە. ئەگەر تۆ بیت و ئەم ڕستەیە ئەم ئیدیەمە کوڕی حەمەقەدۆی مووسڵ ئەمە ئەگەر وشە بە وشە بیاکەی بە کوردی هیچ مانایەکی وای نییە. بەڵام ئیدیەمەکە هەمووی پێکەوە مانایەکی هەیە کە ماناکەشی ئەوەیە کە کەسێک دەوڵەمەند بێت یان کەسێک لە خانەوادەیەکی دەوڵەمەند لە دایک بێت. با ئەم ئیدیەمە بیخێنە ڕستەیەکەوە بۆ نمونە ئەڵێین Tony may have a lot of money but he earned every penny himself. He wasn't born with a silver spoon in his mouth. Tony may have a lot of money. Tony لەوانەیە پارەیەکی زۆری هەبێت. But he earned every penny himself. دینار بە دیناری خۆی پێی کردووە. He wasn't born with a silver spoon in his mouth. He wasn't born with a silver spoon in his mouth. واتە لە عایلەیەکی دەوڵەمەند لە دایک نەبووە. واتە ئەم کەسە خۆی دەوڵەمەند کردووە و هەموو ئەو پارەی کە پێی کردووە بە ڕەنجەشانی خۆی پێی کردووە. ئیدیەمی یەکەمان بە مانای ئەوەیەت. با بڕۆین بۆ ئیدیەمی دوو. لە ئیدیەمی دووەمەوە هیچیان ئیدیەمی کوردیتان پێ ناڵم کە هاوشێوەی ئەوە بێت. بەڵکو تەنها ماناکەیتان بۆ ڕوون ئەکەمەوە ئێوە خۆتان ئیدیەمێک بدۆزنەوە کە ماناکەی لە ئەمەوە نزیک بێت کە خۆمان لە کوردیا بەکاریهێنین و با بڕین بۆ ئیدیەمەکانی تر. ئیدیەمی دووەمان ئەڵێین twist someone's arm. Twist someone's arm. ئەمە بە مانای چییە؟ وشە بە وشەکە بیکەین بە کوردی بە مانای ئەوەیەت کە دەستی کەسێک بابێ کە ئەمە مانایەکی وای نییە. بەڵام مانای ئیدیەمەکە ئەوەیە کە کەسێک قایل بکەیت. بۆ نمونە کەسێک باوەڕی بەوە نەبووە کە شتێک بکات بەڵام تۆ ڕووی قسەی بۆکەیت و قایلی ئەەکەیت کە ئەو شتەی کە تۆ ئەتەوێت بیکات. واتە بە مانای قایلکردنیت. اینجا بابی خێنە ڕستەیەکە بۆ نمونە ئەڵێین I didn't want to go to the event but Amanda twisted my arm. I didn't want to go to the event. نەم ئەویست بڕۆم بۆ بۆنەکە. But Amanda twisted my arm. بەڵام ئەماندا قایلی کردم کە بڕۆم بۆ ئەو بۆنەیە. واتە twist someone's arm واتە کەسێک قایل بکەین. با بڕۆین بۆ ئیدیەمی سێیەم کە ئەویش get over something. Get over something. وەکو ئیدیەم بە مانای ئەوەیەت کە بەسەر ناڕەحەتیەک ئازاڵ بیت یان بەسەر ناخۆشیەک ئازاڵ بیت بەسەر نەخۆشیەک ئازاڵ بیت بە مانای ئەمانەیەت. با بیخێنە ڕستەیەکەوە بۆ نمونە ئەڵێین Peter is pretty upset by the news, but he'll get over it soon. But he'll get over it soon. Peter is pretty upset by the news. Peter بە هەواڵەکە زۆر دڵتەنگە. But he'll get over it soon. But he will get over it soon. بەڵام بەزوویی بەسەر یازاڵە بێت و بەسەر ئەم ناخۆشیە زاڵ ئەبێت و لەگەڵ وەزعەکەیان ڕایەت. با بڕۆین بۆ ئیدیەمی چوارەممان کە ئەویش living hand to mouth. Living hand to mouth. ئەمە بە مانای ئەوەیەت کە ئەوە پارە پێیا بکەیت کە تەنها بەشی بژێوی ژیانی خۆت بکات. ئەمە مانای ئیدیەمەکەیە. جایەوەش لە کوردیا ئیدیەمێک بنووسن کە هاوشێوەی ئەمە بێت. اینجا با بڕۆین بۆ ڕستەیەک کە ئەم ئیدیەمەی تا بەکارهێنین و بۆ نمونە ئەڵێین There is no way he can buy a new car this year as he's living hand to mouth. There is no way he can buy a new car this year. محاڵە کە بتوانێت ئەم ساڵ سیارەیەکی نوێ بکڕێت. As he's living hand to mouth. As he is living
hand to mouth لەبەرەوەی هەر ئەوەنە پارەپەیاکات کە بەشی بژێوی ژیانی خۆی بکات با جارێکتر ڕستەکە بخوێنەوە بیکەین بە کوردی بۆی کە بەتەواوی لە مەبەستی ڕستەکە تێبگەن There is no way he can buy a new car this year مەحاڵە کە بتوانێت ئەم ساڵ سیارەیەکی نوێ بکرێت as he is living hand to mouth لەبەرەوەی کە ئەوەنە پارەپەیاکات کە تەنها بەشی بژێوی ژیانی خۆی بکات و ناتوانێت هیچ پارەیەکی لێ هەڵبگرێت بۆی کە بتوانێت کۆی بکاتەوە و سیارێکی پێ بکرێت با بڕین بۆ ئیدیەمی کۆتاییمان کە ئەویش rule of thumb rule of thumb واتە ئەگەر بە وشە بگەین بە کوردی واتە یاسای پەنجە گەورە یاسای پەنجە گەورە ئەمە هیچ مانایەکی وای نییە بەڵام مانای ئیدیەمەکە ئەوەیە کە یاسایەکە کە لە هیچ شوێنێکان نەنووسراوەتەوە بەڵام زۆر کەس بڕوای پێ هەیە و ئەمە یاسایەکە کە لە ژیانە بەکارهێنرێت با بخێنە ڕستەیەکەوە بۆ نمونە ئەڵێین As a rule of thumb I move my houseplants outside in May As a rule of thumb وەکو یاسایەکی نەگۆڕ I move my houseplants outside in May ئەو ڕووەکانی کە لە ناوماڵە هەمە لە مانگی پێنجە ئەیانخەمە دەرەوە واتە هەنێک ڕۆکم لە ناوماڵە هەیە لە مانگی پێنج بەدواوە ئەم ڕۆکانە لە دەرەوە دایانێم و لە ناوماڵەکەی هەڵی ناگرم لەبەرەوەی کە بۆ منە هەوالی باتیان ئەو شتانە ئەمە بۆ منە ئەم ڕستەیە کە وتمان ئەمە لە هیچ یاسایەکانی یعنی لە هیچ بەپێی زانست هیچ شتێکی وا ناڵێت کە ئەبێت لە مانگی پێنجەوە تۆ ئەم ڕۆکانت لە ناوماڵە ببیتە دەرەوە بەڵام وەکو یاسایەک ئەمە بەکارهێنیت لە ژیانتە بەم شێوەیە ڤیدیۆگەمان کۆتایی هات ئەگەر ڤیدیۆگەمان بەدەبوو لایک بکەن و هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر بەدڵیشتان نەبوو یەک دیزلایک بکەن و پێ بڵێن چۆنتان ڤیدیۆگەی داهاتوو باشتر بکەم تا وەک ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ